سڵاوتان لێبێ بەڕێزان، من هێڤار جەلالم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نەدیارە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان هاوسەرۆکێکی یەکێتی باڵ تاڵەبانی سەبارەت بە کێشەکانی ناوخۆی یەکێتی هەندێک قسەی تری کرد، هەندێک بابەتی تری ڕوون کردەوە، هەرچەندە هەندێک لە چاودێران، هەندێک لە ڕۆژنامەنووسان بە خوێندنەوەی جیاوازیان کرد بۆ قسەکانیان، هەندێک بۆەوە بوو کە ئەمە لا دەرە لە ڕووداوە ڕاستەقینەکان، هەندێکی تر پاڵپشتیان کرد لە ئەندامانی نزیک لە باڵەکەی خۆی. من دەمەوێت ئەمڕۆ گفتوگویەکی چڕوپڕ بکەم لەگەڵ ڕۆژنامەنووسێکی دیار و بەناوبانگ دیارە، حتمما ئەمەوێت لە چوارچێوەیەکە پرسیاری ئەوەی لێ بکەم کە بزانم ئایا بەڕاستی ئەو ڕووداوانەی ڕوویاندا چی بوون، ئەم هەموو چیرۆکەی باس ئەکرێ کامە ڕاستە کامە ڕاست نییە. ئەمەوێ بزانم ئەو کەسانەی کە پێشووتر بڕیار بوو یاخود وا دەگوترێت کە قاچاقیان کردو و سەرانیان سندووە ئێستا بەڕاستی نەماوە، یاخود وڵاتانی ئیقلیمی، وڵاتانی دەرەکی پاڵپشتی کام لە هاوسەرۆکەکان ئەکەن، کام وڵاتانە بوون کاریگەریان هەبووە بەسەر کێشەکانی ناوخۆی یەکێتی و لاهوری شێخجەنگیان دوور خستوتەوە. لەمەوێ بزانم هەر بەڕاستی پارتی و تورکیا و ئێران دەستیان هەبووە لەم دۆخانەیە، کێشەکانی نێوان هاوسەرۆکەکان چی؟ شتێکی ترکە زۆر گرنگە لەم حتمما باسی لێەوە بکەم، ئێمە نزیک لە هەڵبژاردنەکانی عێراقین، ئەگەر کاتمان مایەوە بە دڵنیاییەوە باسێک لە هەڵبژاردنەکانی عێراقی شەکەین کە پرسمان لەسەر ئەوە بێ بارودۆخی حیزبەکان لەم هەڵبژاردنەیە چۆن دەبێت، و دەمەوێت بزانم بە گشتی یەکێتی و گۆڕان لە دوای ئەم دۆخەی کە ڕوویاوە هەر بەڕاست دۆخیان چۆن دەبێت، خەڵک بۆ دەبێت دەنگبات لە کاتێکدا هیچ گۆڕانکاریەک ڕوونایەت. ئەمانە و چەند پرسیارێکی ورتر لەگەڵ مەحموود یاسین کوردی، ڕۆژنامەنووسی دیار کە لە وڵاتی بەریتانیاوە لەگەڵمایە. سپاسی یەکەم بۆ ئەو کاتەی کە پێم ئەبەخشێ. کاک مەحموود سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو کاکێ، سڵاو بۆ خۆت و بۆ بینەرەکان و بۆ هاوڕەکان لە دەستگای. زۆر زۆر سپاس کاک مەحموود. وەڵا لە سەرەتاوە ئەمەوێ لەوە دەست پێ بکەم، بزانم ئەم ڕووداوانەی ناوخۆی یەکێتی خوێندنەوەی زۆری بۆ کرا، قسەی زۆر لەبارەوە کرا، هەر جارە و بە جۆرێک لە جۆرەکان چیرۆکێکمان بیست، ڕووداوێکمان بیست کە باس لەوە ئەکرا ئایا هەر بەڕاستی ئەم دۆخەی کە ڕوویە لە ناوخۆی یەکێتیە چی بوون، کام چیرۆکە ڕاستە کامەی هەڵەیە. ئەمە بزانم خوێندنەوە چییە لەسەر ئەو دۆخە. دووبارە بەنای خوای گەورە و میهرەبان سپاس بۆ جەنابەت بۆ هاوڕەکانت. وەڵا کاکە ئێوار ینی قورسە بۆی کە تەحلیل پێ بۆ ناو دۆخی یەکێتی حقیقەتی بابەتەکان چییە، بەڵام ئێمە شتێکمان لێو دیارە ئەم ململانێ و ناکۆشانە لەسەر دەسەڵات و پارە و کورسیە، ینی شتێک نییە پەیوەندی بە ژیانی خەڵک، بە باشکردنی دۆخی خەڵک، بە چاکسازی، بە موچە، بە باشکردنی سنوورەکان، بە یاسا سەروەری پەیوەندی بە بابەتانەوە نییە. ئەمانە کۆمەڵێک بنەماڵن لەناو یەکێتی، سیراعیان هەیە لەسەر دەسەڵات و تەوەقع کرا بوو، ینی پێشتر کە ئێمەمانان کە لە دەرەوە یەکێتی قسەمان لەسەر ئەو دۆخی دەکرد، دەماوت ئەمڕۆ ناسبەی ئەو دۆخی ناو یەکێتی دەتەقێتەوە. زۆر خەڵکە بوو، زۆر کادری یەکێتی هەبوو، ئێمە ئیتیهام دەکرد بە دەیان ناو ناتۆرە، بەڵام ئێستا خۆتان بینیتان ئەوەتە ئامۆزاکان یان براکانی دوێنێ، یان ئەوانەی کە خۆیان دەدا بەرفی شەر بۆ یەکتر، یان ئەوانەی کە شەڕیان بێکۆ انقلابیان نەکردو بێکەوە خەڵکە دێرین تێکۆشەرەکان ناو یەکێتیان دوو دەخستەوە، ئێستا خۆیان ناکۆچی ململانیان هەیە لەسەر دەسەڵات. بۆیە چیرۆشی زۆر دەبیستین، یعنی ئەمە کاک هێڤار ئەمە طبیعیە، کەسێک کە بوویە کورسی وە دەسەڵات احتکار بکە هەوڵ دەدا کۆمەڵێک پاسا و کۆمەڵێک بەڵگە بۆ خۆی دروستکە بۆی کە شەرعیەت بە پرۆسەکەی بدا. بەڵام ئێمە هەموو وازە و بابەتانە دێنین ئیش لەسەر ئەوەی دەکەن کە ئەمە سیراعەکە لەسەر دەسەڵات ئایا بەپێی پێڕەوی ناوخۆیان یان بەپێی ئەو قانونی کە خۆیان لە کۆنگرا پەسەندیان کردویان لە سەرکردایەتی پەسەندیان کردووە قانونیە. ئەمە پێ دەڵێم نەخێر قانونی نییە، لەبەر ئەوەی ئەم ئیجراعاتانە ئیجراعاتی عسکەرین، ینی خۆشان احترام دەکەن کەڵێن ئێمە لە بینی خراپ و خراپتر وەکوڵی خراپەکەمان هەڵبژاردووە. بۆیە ینی بە کورتەکەی ئەتوانم پێ بڵێم ئەو بابەتانی کە ڕوویدا ینی دەتوانم بڵێم ئینقلابێک بوو و ئەو قسەیش ڕاستە، طرفی دوم خۆی بۆ ئینقلاب حاضر کردبوو. یعنی من کاکێ هێڤار دەمەکە لە هاوڕێی نزیکانم باسم کردوتمە ئەمڕۆ ناسبەی یان بافڵ تاڵەبانی یان لاهور شێخزەنگی ئینقلاب بەسە یەکتر دەکەن، ئایا کامەی دەستپێشخەری دەکا و کامەی ئەطرافەکانی ناوخۆی کوردستانی لەگەڵا ئەو هەنگاوی دێنێ. بەڵام دیار بوو خۆمان بینیمان بە کۆمەڵێک هەڵەی استراتیژی لاهور شێخزەنگی بافڵ تاڵەبانی ئەو هەنگاوە
باش حتما کاک ئێمە کارەباوشت بڕا لە لای ئێمە بەڵامەوە دووبارە هاتەوە لای ئێمە زوو کارەبا بڕێ بەرحاڵ وەڵا ویستم ئەوە بزانم ئەو شەوە کاتێک کە گوێمان لە چاوپێکەوتنەکەی پاڤڵ تاڵەبانی بوو ئەو باسی لەوە کرد کە ئەوە ئینقلاب نەبووە ئەوە هەڵوەشاندنەوەی ئینقلاب بووە جا هەر سەبارەت بەو بابەتە ئەمەوە شتێک بزانم هەر بەڕاست زۆر دەوترێت بە تایبەت ئەوانەی کە نزیکن لە میدیاکانی لاهوری شێخجەنگی یاخود لاهوری شێخجەنگی باس لەوە دەکەن کە ئەم پلانە دەستی تورکیا و بە پاڵپشتی ئێران بە جۆرێ لە جۆرەکان ئێران ئۆکەی یاوە و بە تایبەت پارتی دەستی هەبووە لەو دۆخەیە لە دروستکردنی ئەو کێشەیە هەر بەڕاست تۆ خوێندنەوە چییە بۆ ئەوە؟ یعنی واقعا شتێکەیە کە پارتی لە یەکەم دقەیەوە یان دەتوانم بڵێم لە دوای دروستبوونی ئەنجومەنی ئاسایشەوە ناکۆچی هەیە لەگەڵ لاهوری شێخجەنگی ئەمە معلومە لەلای هەموو خەڵکەوە بەشێک لە نەک بەشێک دەتوانم بڵێم زۆری ئەو میدیانی کە لەژێر ئاراسی لاهوری شێخجەنگی بوون نژایەتی زۆری پارتی و ماڵی بارزانیان دەکەن ئایا بۆ فشار خستنە سەر پارتی بوو یاخود هەر حقیقەتی ئەو مۆزوعانە بوو کە دەیانویست وەکو معارەزەیەک خۆیان دەرخەن لەو منطقەیە بەتایبەت لە منطقەی سلێمانی بەڵام بەپێی معلوماتی من و بەپێی خوێندنەوەی من کاک ئێبات لاهوری شێخجەنگی دوای کاک مەشورا مستەفا خواستی نەبووە قیادەی معارەزە بکات لەو منطقە یعنی ئەو پێی وایە خەڵک پێی وایە قاعدەی جەماوەری یەکێتی ئەرکان خستیتە سەر شانیوی ئەو لە ناچاری بەرەی دژە پارتی هەڵبژاردی ئەگەر ناخۆی قەنەعەت پێ نییە ئەگەر ناخۆی قەنەعەتی بەکاری هاوبەش و بە بەڵانسە لەگەڵ پارتی ئەمە لەبیرت نەچێت خاڵشی کە ئەوەی هەیە بێگومان تووچە لەو یارمەتی لەو هێرشە ئەعلانیانەی لەو پرۆپەکەی کە هەیە لەو منطقەی سلێمانی ناڕازیە بەڵام ئەگەر خواستی کاکێبار ئەمە زۆر گرنگە ئەگەر خواستی ناوخۆی یەکێتی نەبێ بۆی کە لاهوری شێخجەنگی دوور بخەنەوە بێگومان تووچە ناتوانێت هیچ کارێک بکە یان پارتی ناتوانێت یان ئێران ناتوانێت ئەگەر یان بشکرێ بەو نوعی نییە بۆ نمونە ئەڵێن کاکە ئێمە ئەم کەسە ڕازی نینە یان بۆ نمونە با نمونەیەکی بەسیط پێدەم تورکیا چەند جارێکە ناڕازیە کە بەڕێز عەزیز وەیسی پۆستی وەزیری ناوخۆی حکوومەت هێرێمی کوردستان وەگری و چەند جارێک بە پارتیان وتوە پارتی کاندیدی نەکرد یانی کشاندیتەوە چەند جارێک لە میدیاکان چەند جارێک شاندەکانی پارتی عەفو شاندەکانی تورکیا بە پارتیان وتوە کاکە شێخ ئەدهەم بارزانانی ئێستا ناڵێ پێشتر دەڵێ ئەو کاتی کە قیادێ بمەکرد ئەڵێ قسەمان پێ ئەڵێن یعنی بگەڕێ ئەرشیفی ڕۆژنامەی ئاینە بە مانشێتی گەورە دەردەکەی نووسرا ئەڵێ تورکان ئەڵێن ئەدهەم شێخ بارزانی شێخ ئەدهەم بارزانی قسەمان پێ دەڵێن بەڵام پارتی نات شێخ ئەدهەم بارزانی دوور بخاتەوە ڕەنگە بەنەو عەقدنەوەکان هەوڵ بدا بۆ منە ئەو قسانەی تا ئەو تەسیع یان ئەو لێدوانە توندێکی لە ئیعلام دەیدا کەمتری بکاتەوە بەڵام نایە وەکو ئەو ئیزراتانێک کە بافڵ دەیکا لەگەڵ لاهور بیکە یعنی بۆ نمونە کاک ئێبات یعنی ئەردۆغان تەلەفۆن کا بڵێ کاکە لاهورم بۆ دوورخەنەوە هەتوو هێزی بخێسە لاهور من پێم وایە ئەو شتە نییە ڕەنگە خواستی تورکەکان ڕەنگە خواستی وڵاتانی چی سەواری کە کاک یاسین عەفو لاهوری شێخجەنگی لێدوانی هەیە قسەی هەیە بە ڤیدیۆ ئەڵێ خەمیس خەنجەر پێی وتوم کە ئەردۆغان وتوێتی لاهور کۆتایی هاتووە ئەیبینن لە ماوەیەکی نزیکاچی لێ بەسەریە ئەی ئەو هەڕەشانە کە لاهوری شێخجەنگی ئەڵێ وتومە کاک خەمیس هەر بەڕاست ئێوێ ساروخمان پێوە بنێ جا ئەگەر ساروخمان پێوانێ با پێی بڵێ با قەبارەکەی گەورەتر بێ بۆی ئازاری کەمتر بێ ئەوە چی؟ قسەکەی من لەسەر ئەوەی ئەگەر خواستی یەکێتی داخلی یەکێتی خۆ شاندی میتیان بۆ منە تارەی درون نایە لە گردی سەرسناتدا خواستی ناوخۆی یەکێتیە یعنی یەکێتی لەگەر ئەو خواستە ئیقلیمی ئەگەر هەبێ نەڵێم ئەگەر هەبێ هاوتەری بە لەوەی کە لاهور شێخجەنگی دوور بخەنەوە بۆ مۆزوعی پارتی من پێم وانییە یعنی بۆ نمونە پارتی بڵێ بە زۆر ئیشەکەی بە بافڵی کردی یعنی بۆ ئێمە ئەوێ هەموو جارێ ئەو قسەیە بکەین یعنی پارتی حەزی لێ لاهور دوور بکرێتەوە بەڵام ئەگەر بافڵ حەزی لێ نەبی ئەگەر بافڵ خواستی لەسەر نەبی خۆ پارتی نایە هێزی زێرەبانی بنێری لاهور شێخجەنگی دوور بخاتەوە من ئەم پۆینتەکەی من لێرەیە ئەڵێم خواستی ناوخۆی یەکێتی هاوتەری بە لەگەڵ خواستی پارتی وڵاتان یەکرێبی ئەوەی کە من بە دوواداچوونم لێ کردە کاک ئێبات پارتی چەند جارێک بە قوبات تاڵەبانی بە بافڵیان وتوان ئێمە تەعامل دەتوانین لەگەڵ ئێوە بکەین وەکو خۆمان وەکو برازای مامتە وەکو برازای خۆمتان حساب دەکەم کە کاک مەسعود پێ وتوونە و ئێوە کوڕی مام جەلالن و ئێوە تەمسیلی ماڵی مام جەلال دەکەن نقطە سەری وایە ئەمە خاڵەکە لە هەمووی ڕوون بەڵام ئێوە هیچتان بەدەستەوە نەمایە لە سلێمانی ئەمە موهیمە کاک ئێبات
پێی وتونە ئێوە کەرکووکتان لە دەست نییە لە بەندەستی حکوومەتی بەغدا و حەزی شعبیە ئێوە هەولێر دۆگ لە بەندەستی ئێمەیە ئێوە سلێمانی و هەڵەبجەشان لە بەندەستی نمایە هەموو یان لە دەست لاهورە یان لە دەست براکانی یان لە دەست بکێ ئەمە ئەم قسەیە پاڵی بە ماڵی مام جەلال وەنایە کە ئەم کارە بکەن ئێوە خەریکە سلێمانی بە تەواوەتی لە دەست دەدەن ئێمە ناچارین کاکێ ئەمە زۆر مهمە پارتی پێی وتون ئێمە ناچارین ئەگەر ئەم دۆخەوا بڕە تعامل لەگەڵ لاهور پێی وتون وە چەند جارێک مووقفی قوبات تاڵبان لەناو ئەنجومەنی وەزیران زۆر محریجە هیچ دەسەڵاتێکی نییە پێڵێن ئەوەی بکە ئەڵێ کاکە پێم ناکرێت پێڵێن قایم خاموەرە ئەڵێ بەڵام هۆڵای شتێکی تریش کاک محمود زۆر کات دەوترێ قوبات تاڵبانی لە ناو حکوومەتی هەرێمیشان نەک لە ناوخۆی یەکێتی لە ناو حکوومەتی هەرێمیشا وەکو جێگری سەرۆک وەزیرانیش دەسەڵاتی نییە یعنی وەزیرەکان ستۆپی پێەکەن هەر بەڕاستی ئەو ئەگەر وابێ یعنی بۆ من نازانم ئەو دۆخەزیۆ بەڵ ئەوم دەزانم ڕاستە خۆی کۆنتاکتی نیە لەگەڵ سەرۆک وەزیران ئەمە یەک لە شتە زۆر سەیرەکانە یعنی بە سکرتێرەکەی تەلەفۆن بۆ سکرتێرێک ئەمە زۆر عیبەیە تۆ پەیوەندی لەگە سکرتێر هەبی پەیوەندی لەگە سەرۆشی دیوانی ئەنجومەن وەزیرانە دەڵێن ڕاستە خۆ کۆنتاکتی نیە لەگە سەرۆک وەزیران ئەمە یەک لە پێکەی زەعیفە لەناو حیزبەکەی ئایا دوای 8 تەمووز گۆڕانکاری بەسەر دێ پێم وایە گۆڕانکاری بەسەر دێ چکە خۆتان بینیتە ئەو گۆڕانکاریانە لە بەرژەوەندی قوباتە بە لە یەکەم ئەوجە لە بەرژەوەندی بافڵە چونکە ینی لە ڕووی واقعیەوە قوبادی کرد ڕقم یەک لە منطقەی سلێمانی و هەڵەبجە لەمە دووە ئایا ئەو قوبادەی جاران دەبی لە ناو ئەنجومەن وەزیران ئەگەر وەکو جاران ببینێتەوە یعنی کاکەمەوە ئەوڵێ شایست لێ پۆستە نیە ئەگەر گۆڕانکاری بەسەر بێ یعنی فعلا ئەوی سیاست دەکا چونکە کاکە ئێبات گۆڕانکاریەکانی منطقەی سلێمانی قوبات تاڵبانی نەیدەتوانی بکە چکە بربەستەکەی لاهوری شەردەنجی بوو کە ئامۆزای بوو لە هەموو بابەتەکان قسەی هەبوو هەتا بۆ نمونە قسە هەبوو کە وەکیلی وەزیری ناوەخۆ کە بە پێشتر کە کاندیدی ماڵی کاکۆسەر بوو کاک ڕێباز بێرکۆتی بوو یعنی هەم بافڵ هەم قوبات بێکەوە هەم بافڵ هەم لاهور بێکەوە و کاندیدیان لابر لیوات چەتۆیان هینا یعنی شەڕەشی گەوریان لەسەر لیوات چەتۆی کرد کە هینان کردیانە وەکیلی وەزیری ناوەخۆ کە زۆر زاران ئەو پیاوەکو سەرۆش حکومەت تعامل دەکردن ڕەنج خۆت ڤیدیۆکان ئێوە خۆتان بڵاوتان کردەوە کە ئەو هەموو کەژاوە عسکەری لەگەڵ زۆر زاران دایاوت ئەمە جێگری سەرۆک وەزیرانی حەقیقیە لە هەولێر ئەمە نوێنەری لاهورە لە هەولێر بۆیە دەتوانم بڵێم بەو تەحلیلە قسەی لەسەر بکەین ئایا پارتی حەزی لێیە بێگومان حەزی لێیە و خۆت بافڵ تاڵبانی وتی لەمە دوایمە زیاتر لێکتر نزیک دەبینەوە مشکلەی ناوخۆمان نامین مشکلەی شخصیمان نامینێ و لەمە دو ئەو هێرشی علامی دەکرا سەر ماڵی کاک مەسعود و پارتی ئەوەشمان نەهێشت چیان دەوێت لەوە زیاتر بێگومان بەیەکەوە هەنگاوی هاوبەش دەنێن بەڵام پێم یعنی ئەگەر قسەکە لەسەر ئەوەیە تەلەفۆن بکە بڵێ کاک بافڵ لاهورمان لۆلابە ناشتیوان نییە ئەگەر لاهور بافڵ خۆی خواستی لەسەر نەبێت ئەو خواستەی کە ویستویە ئەنە ئەو گۆڕانکاریە بکەن لە ناوخۆی یەکێتیاوەکەوەی باسیەکەی زۆری نەبووە باش بەڵام لاهور کاک لاهور بە زۆرینەیەکی خەیاڵی خۆی هەڵخەڵەتە ئەوە هەڵە استراتیژیەکەی بوو یعنی کە ئێمە ئەومان بۆ دەور یعنی ئەو کۆڵێ ئەو ماساوچی ئەو کاسەلێسی هەبوو کە لە پاریان لە لاهور وەردەگرت وجومیان دەکرد دەماوت کاکە ئەمەی تۆ ئەیکەی غەڵەتە یعنی بۆ نمونە کاگێ بە نمونەش بەسیط هیچ پێویستی نەدەکرد من وەکو ئەگەر من لاهور بم بچم لە یەک بازنە منافسەی بافڵ بکەم ئەخاوت چوو خۆی کاندید کرد لەو بازنەی کەرکوو بوو یعنی زۆر هەڵەیە تۆ بچی منافسەی کوڕی مام جەلال بکەیت لە بازنەی کەرکوب بۆ سەرکردایەتی نەک ئەوە کاکێبات 52 دەنگ لە بافڵ زیاتر بینی جگە لەوەی هەمووی ئەعلام کۆنتڕۆل بکەیت هەوڵدەی دژەتیرۆ کۆنتڕۆل بکەیت هەوڵدەی دەستگای زانیاری کۆنتڕۆل بکەیت جگە لەوە یعنی تۆ لەگەر هەموو فیگەرەکان ناو یەکێتی بەرەی شەڕ بکەیەوە ئەو لەگەڵ ماڵی کاکۆسەر مشکلەی هەبوو لەسەر کاندیدەکەی هەولێر کە کاندیدەکەی هەولێریان دووجار لابن جارێک لە وەکیلی وەزیر ناوخۆ جارێک لە کاندیدبوون بۆ پەرلەمانی عێراق داهاتە هەولێر چاڵاشی دەکرد پێم خۆشەوە فکرێ خۆی بگەێنم چاڵاشی دەکرد دەست لە کاروباری ناوخۆی هەولێرەدا کە ئەوانی تووڕە دەکرد زۆر جارە مزایدەی تێدا بوو بە مۆزوعی ئەو نەخۆشخانەی پار من پارەکەی بۆ دەلەم ئەو پارەکەی بۆ دەلا ئەوان سیزنیان کردو ئافرەتەکەی کە بەبیر دێ دڵنیام جەنابەت بەبیر دێ باس کامەکەی دەکەیت یعنی بۆ لەگەڵ عەدنانی حەمێمینا لەگەڵ مەحموود سەنگاوی لەگەڵ
حاكم قادر لەگەڵ شێخ جعفەر آخر ناکری ئەو هەم بشەڕێ ئەو هەم بەرێ بە من ناکرێ یعنی لاهوری شێخزەنجی پاڵی بە هەموو ئەو لایەنانەوە بچینە پاڵ لە پشتی بافڵەوە ڕابوەستن یعنی ئێستا بڕۆ لەو کەسانە پرسە ئەرە کاکە تۆ قەنەعاتت بە کاک بافڵ هەیە کە ئێستا لەگەڵ کاک بافڵ ئەڵێ نا بەڵام ئەڵێ لە بینی لاهور و بافڵ ناچارم بافڵ هەڵبژێرم لە بینی خراپ و خراپتر ناچارم ئەم خراپەکە هەڵبژێرم ئەگەنا بۆ پێش کۆنگرە یان بۆ پێش يعني دەتوانم بڵێم پێش هەر بەجددی عنی لاهوری شێخجەنگی ئەو خراپە بووە کە باس ئەکرێت یعنی وەڵا حەزەکەم بزانم چونکە بەڕاستی یەکشت پرسیارە لەلام کاک محمود پێش ئەوەی ئەو پرسیارە بکەم حەز ناکەم ئەوم بەسەرا تێپەڕکا بە کورتی پێم بڵێ ئەم گۆڕانکاریانە ئەگەڕێنەوە بۆ پێش هەشتی تەمووز یا خودنا بەس بە بەڵێ یانە خێر بۆی بچمە سەر پرسیارەکە ببوورە کاتم زۆر کەمە لەوەی تێناگەم لە مەبەستم ئەوەیە ئەم گۆڕانکاریانە ڕوئەیە لاهوری شێخجەنگی یارێکە پێچەوانە ئەکاتەوە یا خودنا هەروە ئەبێت آخر ئەوەیە یعنی هەتا لاهور لە سلێمانی بمێنێ کاک ئەوە زۆر گرنگە لە سلێمانی بمێنێ هێزی جەماوەری هەبی پارەی هەوی بەدیلەشی ئامادەکراوە بۆ ماڵی مامجلال چونکە من ئەو قسەی بۆ ئەرشیف ئەگرە کاک ئێوار ئەوەی کە ئەمڕۆ گفتگۆ دەکەم بێکەوە ئەم کەوتنەیەک ئەو کەوتنێکی ئێستا بەسەر لاهور هاتووە بەسەر بافڵ دێ ئەگەر لەسەر ئەو سیاسەتی بڕوا زۆر تونتر و خەتەرتر دەکەوێت ئەگەر لەسەر ئەو سیاسەتەی بڕوا بۆیە ئەمە نایە بەرپرسەی یەکێتیت پێ ناڵێن بەڵام یەک لە بەرپرسە باڵەکان یەکێتی وتووی لە ئایندەیەکی نزیک بەخۆیان دەچن بەدەست وەکو ئەڵێ بە مەمنونی ئەچین لاهور دێنەوە بۆیە تەعاملکردن لەگەڵ ئەم بارودۆخەی ناویەکێتی تەعاملکردن لەگەڵ ئەو خەڵکەی بەرپرسە باڵاکە لە چی ئاستێکا بووە ئەندامی سەرکردایەتی بەس ئاستەکەی پێ گەورەترە لەو باڵای وتوێتی خۆیان دەچن چکە پێیان بەڕێو ناچ یعنی تەعاملکردن لەگەڵ عەشیرەت لەگەڵ جەماوەر لەگەڵ خەڵکی سلێمانی لەگەڵ نوخبا لەگەڵ ئەو خەڵکە ئاسانیە یەمەوە سەر پرسیارە ئەوانە مامجلال کاگێبان ئەو بۆ معلومات بۆیە یعنی بەدیلەش حازر کراوە هەر گۆڕانکارێک بکەوی ئەو دێتەوە ساحەکە بۆیە ئێستا دەیانێت بچێتە دەرەوە باش بەڕاستی لاهوری شێخجەنگی ئەو خراپەیە کە باسی ئەکەن یعنی ئەوەی کە ئەوترێ لە نێوان خراپ و خراپتر یاخود ئەوەی کە سەرانەی سندووە کە ئەوەی کردووە یەکشت زۆر تێبینیە لە لای من بەڕاستی کاک محمود یعنی ئەکرێ بۆ نمونە دوو سەرۆک لە شوێنێکا بن سەرۆکێکیان زۆر خراپ بێ ئەویکیان زۆر باش بێ یاخود کەسێک بەرپرسی دەستگایەک بێت بەرپرسی شوێنێک بێت یعنی کارێکی خراپە بکە سەرانە سندن بکە قاچاقی بکە هەر لەوانەی کە باس ئەکرێ معقولە جێگرەکەی نەیکات معقولە ئەو کەسەی کە دەسەڕاستی بووە نەیکات معقولە ئەو کەسەی کە لەگەڵ یا بووە پشت و پەنای بووە بە شان و باڵ یا هەڵیاوە نەیکات یعنی لە چوارچێوەیەکە لاهوری شێخجەنگی ئەم خراپەیە لە دیوێکی کەشا پێم بڵێ ئەم چاکسازیانەی کراون بەڕاستی چاکسازیە یاخود هیچ گۆڕانکاریەک ڕووی نەیاوە لە پرسیاری ئەخیری دەست پێ دەکەم پێم وایە ئەمە چاکسازی نیە ئەمە پاکتاوکردنی تەرەفەکە دژی تەرەفەشتیکە ئەمە بۆ ماڕوون بێت چونکە سەرانە ماوە بەنەوەی دیکە بە محتەرەمی قاچاقچێتی ماوە و فشاریش هەیە لەسەر ئیعلام لەسەر ڕۆژنامە سەرەوە یعنی دەتوانم بڵێم زۆر گۆڕانکاری بەسەر دانەهاتووە وە لە ئایندەیەش نزیکتر دێتەوە سەر تایمی خۆی بەڵام ڕەنگە زین چۆن بکاکە هێوار مشکلەکە لە چێ بوو ئەو سەرمایەدار و بازرگانە پێشتر پشتیان دەدا ئیدارەی گشتی پشتیان دەدا یەکێتی لە پشتی ئەوەوە دەهاتن دیسا داوای پشتیان لێ دەکردن ئەوە مشکلەکەیە ڕەنگە لە پشتی یەکێتی نەمابی لەمەدا ینی یەک سەرانەوە نجیرە حیزب وەریگری لەوانەیە زیادی کرد ینی بۆ نەپێ ئەگەر جەناب وەکو سەرمایەدارێک لە سلێمانی ئەگە پێشتر پرۆژەیەکی هەبی 140 داویتە یەکێتی پێشتر کەسە کاتووە بە ناوی کاک لاهوری پشت داوای پشتی کردی ئایا ئەو خۆی ئاگای لێ بووە یا خۆی بە ئەمری خۆی بووە یان بە ئەمری براکان بووە لە هەموو حاڵەتەکان خۆی تاوانبارە بۆ تاوانبارە کاگێبان دەڵێ ئاگادار بی مصیبەتە ئەگە ئاگا لێ نەبی مصیبەتەکە گەورەترە چکە تو بەرپرسی دەستگایشی ئەمنی یعنی هەم دەستگای زانیاری هەم دەستگای پاراستن عفو هەم دەستگای زانیاری هەم دەستگای ژەتیرۆن ئەگەر خەڵک بە ناوی تو سەرانەوە گری ئاگا لێ نەبی کارەساتێک زۆر گەورەیە ئەگەر لێبی خۆت لێکردنی ئەوشە کارەساتە بۆیە بە هەردوو تەرەفەکە تاوانبارە تۆمەتبارە ئەگەر نەک بڵێن تاوانبارە تۆمەتبارە تۆمەتی لەسەر دەبوو حەلی کرد بە بەڵام ئەگە بڵێن تەرەفی دووەم فریشتەیە من نا وەڵا تەرەفی دووەمیش پشتیان هەیە و سەرانە وەردەگرن و وەڵی گومرگ نادەن و
وڵی هەموو شەوان لە ڕێگەی باشماخەوە نازام ئەڵێن 300 لۆریە دێتە ئێران دێتە باشماخ ئەمە ڕێگای بازرگانی پێڵێن ڕێگایەکە کە کوڕی ئەندامەشی سەرکردایەتی یەکێتی دۆزیۆتەوە کە ئەمە ڕاستەخۆم پشتی ماڵی مامجلالە ینی 100% ئیوانە ئەمە هەمووی هەیە کاک کەواتە بە تەسەوری تۆ ئەم چاکسازی کە باسەکرێت تەنیان نمایشێکی بچووکە بۆ خەڵکی فەقیر یعنی نتوانین بڵێن ئاسایی وەختی خۆی سەدام حوسێن لە ساڵی 1970 هادووتی کاکێ من چاکسازی دەکەم کۆمەڵک ڕەفیقی خۆی لا برد و هەندێکی ئەدامکردن و کۆمەڵ ئیزراعیلکردناوی چاکسازی یعنی ئاساییە حافظ ئەسەد و جەماعەت و ئەوانە لە سووریا یعنی شۆڕشی ڕاستکردنەوەیان پێ دەڵێن ئاساییە کاکێ ئێبار ئێمە لەژێر تایتڵی گەورە تۆ بێ کارێک ڕەوایەتی بە کارێکی خۆت بدەی ئەڵێ کاکە ئەوە چاکسازیە بەڵام من چاکسازی نابینم ئەمە تەصفیە لە ناو خۆیان دەی قسەیەک باس ئەکرێ کاک مەحموود باس لەوە ئەکرێ کە ئەمریکا و بەریتانیا گڵۆپی سەوزیان بۆ باڤڵ تاڵەبانی داگیرساندووە لە مۆزوعە پشگیریان کردووە هەندێک لە میدیا نزیکەکانی لە خۆی میدیاکانی خۆی باس لەوەکەن هەرچەنە لە چوارچێوەیەکە من تۆزێک قسەیەکی ئەو شەوە سەرنجڕاکێش بوو لە لامکەوتی من پێویستم بە میدیانیە و میدیام نییە لە کاتێکا دەیان میدیای تر هەیە کە پێم خۆشە ئەگەر دەرفەت هەبوو باسی ئەوەش بکەیت پێم بڵێ هەر بەڕاست ئەمریکا گڵۆپی سەوزی بۆ باڤڵ تاڵەبانی داگیرساندووە پاڵپشتیەکات لە بەرامبەر چی ینی بۆ نمونە ینی بۆ نمونە بۆ ینی لە بەرامبەر چی ینی ئەو قسەیە لە بەرامبەر ئەوەی کە بۆ نمونە لەم ئەوەی کە باڤڵ تاڵەبانی هەر خۆی لە مقابلەکەی ئەو شەوایە باسی لەوە کرد کە بڕۆ سەیری بارودۆخی فڕۆکەخانە بکە بزانە ئەمریکیەکان چۆن لێڕازین یاخود دۆخی ناوخۆی سلێمانی یا زۆر شتی تر ڕاست ئەمە کاک ئێوە لەبیر نەچی بازرگانی کردن یان تیجارەتکردن بە ئاودیوکردنی دۆلار و زێر لە مەتاری نەجەف لە مەتاری هەولێر لە مەتاری سلێمانی دەکرا هەر سێ مەتارەکە دەکرا هەر سێ مەتارە دەولیە لە بەغدا دایان کرد بەڵام لە مەتاری بەغدا زوو کۆنتڕۆلیان کرد و ئەوانە لە مەتاری هەولێر ڕایان کرد لە مەتاری نەجەفیش ڕایان کرد باڵک لە ناو پارتی کاک ئێبارە مە زۆر گرنگ باڵک یان نەت باڵک من زۆر قەناعەتم بە باڵ لە ناو پارتی ئاراستەیەک لە ناو پارتی تیجارەتەکەی خۆی نایتە سلێمانی لەوێ کردیتیان بێکەوە زێر و دۆلاریان ئاودی کردووە قسەکە لەسەر ئەوەیە ئەگەر ئەمریکیەکان و بەریتانیەکان گڵۆپی سەوزیان بۆ کاک بافڵ هەڵکردی بۆی کە لاهور دوور بخاتەوە ئەی بۆ بە ئاراستەکەی دیکەی پارتیان دوور نەخستەوە ئەمە پرسیارەکە زۆر زۆر معقولە بێ خەڵک بیکە بۆ ئەو دوور نەخرێتەوە زائیدەن خۆ ئەمریکیەکان شەرم ناکەن ئەڵێن کاکە ئێمە داعمی دژە تیرۆ دەکەین مانگان نازانم 7 میلیۆن دۆلارە 5 میلیۆن دۆلارە دەدەنە دژە تیرۆ ڕدەگرین کاک ئێوە باەک نمونەی بەسیط پێ برێم وەختی خۆی ڕوودا من نامەوێت تەفاسیلی ڕووداوەکە لێرە باس بکەم بەڵام ڕوودا و خەرقەکی ئەمنی بوو لیوای 12 هێزی پێشمەرگە کردی ئەمریکیەکان چەند معاشەکەیان ڕاگرت وتیانیان دەبێت گۆڕانکاری لەو لیوایە بکەن یا معاشتان نادەینێ سەرۆکایەتی هەرێ مۆزات پێشمەرگ گۆڕانکاریان کرد بۆیە ئەمریکیەکان وا تعامل لەگەڵ مۆزوعەکە دەکەن ئەگەر بڵێن یعنی خۆشەرم لە لاهوری ناکەن ئەگەر ملاحەزەیان لەسەر هەبی یان بۆ لەسەر قاچاقی ئەوانە ئەڵەن کاکە ڕایگرێ ئەگەر ڕای ناگری یان بۆ نەگە براکان بەرپرسە ئەمە دعمە مادیەکەی ڕدەگرن بۆ دژە تیرۆ ئەمە یەک لە خاڵەشی دیکە هەیە ئەی بۆ ئێستا تا ئێستا مۆزوعەکە بەردەوامە کاگەێبار ئەوە چەند ڕۆژە بەردەوامە یعنی ئێستا هەشتی مانگ دەکات 2 مانگ وەنیە هەشتی ئەو مانگە هەشتی سپتێمبەر یعنی دەکات نزیکەی 6 ڕۆژە بەردەوامە ئەمریکیەکان ئەگەر زەختکردیان لەگە بەریتانیەکان کۆتایی پێدەینن پێڵن کاکە تاو ستۆپ کتۆ کۆتایی تاتیوە لە ناو حیزب ناڵێن وەرن نێبژیوانی بکەینیان بڵێن کاکە هێز بەکارمەینن دۆخی سلمانی کەواتە بە جۆرێ لە جۆرەکانەوە پاڵپشتیە بۆ لاهوری شێخزەنگی نه ئەم پێم وای ئەوان تعامل لەگە ئەمری واقع دەکەن یعنی ئیشەکە بافڵ تاڵەبانی بە سەریعی کردی ئەمەیەک لە خاڵە بەقوتەکانی بافڵ بە سەریعی کردی بەڵام بە نیوە چڵی یعنی شەوی یەکەم و دووەم سەریع ئیشەکەی کرد بەڵام ئیشەکەی تەواو نەکرد بەڵێ انقلابەکەی خۆی تەواو نەکرد یان ئەو کە ناوی لێنە هەڵوەشانەوەی انقلابەکەی تەواو نەکرد بەڵام قسەم لەسەر هەڵوێستی ئەمریکیەکانە کە بازەوەی دەکرێت تارەی درون هاتیە لە هەولێ لە ئێرانەوە هاتیە بە ناو سلێمانی چۆتە وڵاتی دیکە من بە دوواداچین مۆزوعە کرد کاکە ئێڤەر ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرنال کە ئەوانە هیچیان لە 2 راپۆرتیان بڵاو کردووە لەسەر مۆزوعە مانجی 1 لەگەڵ مانجی 4 لە هیچ لەو بابەتانە ناڵێ هاتوتە سلێمانی لە سلێمانی چۆتە
ئوردنی پێبوردومان کراوە کۆی کە شاه عەبدوڵڵا باسی کرد لەگە فەریزەکە لەگە مقابلەکەی CNN یعنی قسەکە لەسەر ئەوەیە دەستگای زانیاری و دژە تیرۆ لە سەردەمی لاهوری شێوەدەنجی یارمەتی ئێرانیاندایە تارەی درۆن هاتیە سلێمانی چۆتە منطقەی حەژی شعبی لەیە چوتە ئوردنی پێبوردومان کرایە ئەمە یەک لە پۆینتەکانە بەڵام ئەگەر وابێ چۆن ئێران لێ دەگەڕێت لە منطقەی سلێمانی لاهور بکەوێت پرسیاری لە خۆت ناکەی یعنی خۆ ئێران دۆستەکانی خۆی لێ ناگەڕێت بکەوی ئەگەر ئەمە پرسیارش دیکە دێتە پێشەوە پرسیارش دێتە پێشەوە ئایا ئەگەر ئەمریکیەکان تاو ناڕازی بن لەو گۆڕە ینی بۆ منە پشتیوانی بافڵ بکەن بۆ کۆتایی پێناین بە سەرعی کۆتایی پێدەین کاک مەزلوم عەبدی تۆ لە ڕۆژ ئاوادانیشە دەست پێش خەریمەکە ئێمە دەزانین ئەو مۆزوعەت چۆنە و ئێمە بڕیار دەرێن چۆن بی چونکە بە دعمی ئەمریکاش بۆ قەسەدە نەکەوێتە مەترسی نایەن تەدەخل بکەن و وەکوڵی لە گردی ڕێعایە لاهور بچێ لێ بە تەلەفۆن قسە لەگە برێت مەگۆرکا و برێت مەگۆر تەلەفۆن لەگە بافڵ بکە و ئەڵە برێت دۆخەکە هێورکەنەوە و سەفاری ئەمریکا لە بەغدا تەدەخلکە بڵێ کاکە دۆخی سلێمانی هێورکن ئەڵەن کاکە بڕۆن بیگرە و تاو سواری تارێککە و بینێ لە دەرێت ئەگەر نمونێش بەسیت بی یان ئەگەر لە بەرامبەردا ئەگەر لاهور بزانێ ئەمە وەکوڵێ شەقی ئەمریکایە خۆی بێدەنگ دەکات دادنیشی تاو هەندە جم و جۆڵ ناکە ئەوە قەنەعاتی منم پێم وایە زیاتر دۆخی ناوخۆی یەکێتی بە پلەی یەکەم بەڵام ئەمریکا و بەریتانیا تعامل لەگە واقع دەکرد باش ئێستا نزیک لە هەڵبژاردنەکانین حملە دەستی پێکردووە لێرە وردە هەموو حیزبەکان خۆیان ئامادەکەن لەو نێوەندەیە بارودۆخی یەکێتی زۆر خراپ هاوپەیمانی لەگەڵ گۆڕانە هەیە و نزیکبوونەوەشی لەگەڵ هەندێک لە حیزبە ئیسلامیەکانە هەیە ئەمە بزانم بارودۆخی یەکێتی لەم هەڵبژاردنەیە چۆن ئەبێت بەزەقی و بە دەقیقی و ئەمە بزانم هەر بەڕاستی ئەمە بەدیدێک یعنی لەبەر ئەوەی بۆ نمونە بەلایەک بارودۆخی یەکێتی و گۆڕان چۆن ئەبێت لە هەڵبژاردنەکان حیزبەکانیش بەگشتی دوو شتێکی کە زۆر گرنگە گەر بە کورتی وەڵامی هەردووکین بیتەوە زۆر سپاس دەکەم ئەوەی کە دەنگ خەڵک بۆ دەنگ بات لە کاتێکدا گۆڕانکاری هیچ ڕوونایە ئەگەر خراپتر نەبێت باشتر نابێ هەر ئەوەی کە پێشتر دەوترا هەلی کار خزمەتگوزاری کوردستانی بەهێز نە هەلی کارما نە کارما نە خزمەتگوزاری خەڵک لە بنزین و ئاو و کارەبا و کۆمەڵێشتی تری نییە نە کوردستانێکی بەهێزیشمان هەیە بەوەی کە ئەگەر 200 ملیارەکە نەبێ خەڵک موچەشی نییە پێم بڵێ خەڵک بۆ دەنگ بابە سیستمێک بە دەنگدانێک کە گۆڕانکاری بۆ دروست نکات ئاخر کاک ئێوار ئەم مۆزوعە لە عێراقیش زۆر باوە گفتگۆ زۆر دەسەکرێت ئایا بایکۆت بکرێ قسەکە لەسەر ئایا بایکۆت چەکەشی بەهێزە بۆ نمونە تۆ بایکۆت بکەین ئایا دەرفەت بۆ پارتی یەکێتی ناڕەخسێنی تەزویر بکە ئەگەر هێزێک بەتێنێ بایکۆت بکە یان بۆ کەسێک دوان سیان پەرلەمانتارێک حیزبە بێتێنێ ئایا ئەمە چارەسەرە ئەبێ حیزبەکانی دەرەوەی پارتی یەکێتی خۆیان کۆ ببنەوە شتی شخصی وەلانێن مشکلیان وەلانێن هەندێک بەرژەوەندی هەیە وەلانێن ئایا هەڵبژاردن گۆڕانکاری لە کوردستانی عێراق ڕوودەدا یعنی ئێستا و پرسیارە لە عێراقیش هەیە ئایا گۆڕانکاری لە عێراق ڕوودەدا ئێمە هەتا ئێستا بۆکوڵێ شارێگەی گۆڕانکاری لە هەموو منطقەکە هەر هەڵبژاردنە بەدیلی هەڵبژاردنمان نییە خۆمە ناچین هێزێک وەکو تاڵیبان بینەوە هەموو کوردستانی عێراق کۆنتڕۆڵ بکە و حکمی عسکەری بکە بۆیە هێشتا هەڵبژاردنە من وەخت خۆم پشتیوانی بایکۆت ناکەم بە خەڵک ئەڵێن بڕۆم بەشداری بکەن دەنگی خۆتان بدەن بە تایبەتی ئەو جارە کاندیدەکان دیارن چێت و دەنگ بە چێ دەدەی و دەنگ بە چێ نادەی و ئەتوانی دەنگ بەو کەسانە بدەیت کە خزمەت دەکەن کە لە ڕێگەی پەیوەندیان لەگەڵ خەڵکە یان معارەزەنە یانی خەڵکی باشن دەسۆزن و ئەبێ خەڵک پرسیاریشە خۆی بکە بۆ دەنگ بە پارتی چێت دایان بۆ نەچیان بۆ کوردستان کردووە خۆ ئەو قسانی کە جەنابەت باسی کرد من نامێت دووبارەیەکەمەوە بۆ خەڵک لە منوی لە تو باشتر دەزانی خەڵک بۆ دەنگ بە پارتی چێتدا یان بۆ دەنگ بە گۆڕاندا وانە یعنی قسەکە لەسەر ئەوەیە یعنی تۆ ئەگەر دەنگ بە لیستی هاوبەشی یەکێتی پارتی دەدەیت عفو دەنگ بە لیستی هاوبەشی گۆڕان و یەکێتی دەدەیت کە مشکلی داخلی خۆیان هەیە ناتوانن حەلی بکەن هەتا ئێستا سەر و لیستەکەیان بەڕسمی لاهورە و نەگۆڕدایە یعنی خۆ ئەم پرسیارانە خەڵک لە خۆی دەکات کاکە تۆ ناو ماڵی خۆت بەڕێوە نابێت تۆ دوو گردت پێ بەڕێوە ناچی ئەخە تۆ ناتوانانی پارکێک بەڕێوە بی کە ئێستا پارکەکانی سلێمانی هەمووی وشک بووە ئەخە چۆن دەتوانانی داری هەرێمە بەڕێوە بێ ئەخە بۆ پارتی دیموکراتی کوردستان تۆ ناتوانانی بەڵێنێک لە ساڵی 2013 بۆ خەڵکەدایە کە شەرکەی کەپکۆ دروست دەکەم ئێکۆ
ئەو شەریکێکە کاک ئێڤا تۆ ئەمنە کوردستانی وەتی پارە وەگتی لە هاتی نەفت هاتە سەر حساب بانکەکەت ئێوە نیە کەس وەریگرتی لە کوردستانیان ئەوانەی کەسە تەماشامان دەکرد کەس پارەی شەریکەی داهاتی نەفتی وەگتی کەپکۆ کەس وەریگرتیە قسەکە لەسەر ئەوەیە بەچی پێوەرگ یعنی تۆ ناتوانانی لە ساڵ 2021 مشکلی ئاوتەیە یعنی مشکلی ئاوتێکا تازە مشکلی کارەباتێک کاک ئێوە نیە خۆ کارەبە پێش ئێستا لە من کوژایەوە لە من کوژای وایە یعنی قسەکە لەسەر ئەوەیە کە نەتوانی ئیدارەی 3 پارێزگا 4 پارێزگا بکە یعنی مواصفاتی تووچیە لەسەر کردایەتیکردنیە وڵاتە بۆ دەنگت بدەم بەڵام من تەژیعی خەڵک دەم بڕۆن دەنگ بدەن بەدیلی دەنگنەدان هێشتا نییە یعنی ئەگەر بەیەکۆ بایکۆت بکەین وانە ئەوانە نەوەی نوێ یەکگرت و کۆمەڵ گروپی ئەوەی کە پەرلەمانتارەکانی هیوا وانە ئەوانە کە بەیەکۆ دانیش بن کاکە ئێمە بڕیارماندا تاو بایکۆت دەکەین و ئەم هەڵبژاردنە بەکەلک نایە تاو بایکۆتەکە شوێنی خۆی دەگری بەڵام بەڕاستی ئەگەر شتێک نەبێ لە خۆمانەوە بۆ بایکۆت پێم وایە بایکۆت سوودی نییە لەو مەرحلەیە پێتەنە ئەوەیە کە وەدا لە بیریش نەچی کاکی وە عفو کاک ئێڤارجان لە هەڵبژاردننی ڕابردوو 16 خەڵک بایکۆتی کردیا پێی دەرەنجامەکان حەزۆ نەک لە عێراق و لە هەرێمی کوردستان لەو بایکۆتە معارەزە ئەو هەموو دەنگەی هینە ئەرێگە 16ەکە پێ بەرداری بکە بۆ سندوقەک و دوان و سیان و چار ناتوانن پڕ بکەن کاکە یعنی خۆ لە زۆر وڵاتی دیکەش کاکە خۆ لە سەدەی محسین بارش ئیخوانەکان چەندیان نیە کاک ئاخی هەڵبژاردن یان پێش ئاخیر هەڵبژاردن یعنی خۆ ناتوان خۆ لە تورکیا کاکە معارەزە شارەوانی ئیستانبوڵی بە ئینتخاباتیش عادەکرا و هەر بردیان بۆیە کە خەڵک وەکوڵێ فشارشی گەورەی کرد بۆ سەر سندوقی دەنگدان ناتوان برا و ئەبێ معارەزە سەدەکانی خۆی ڕێز کاتەوە کاکە ناکرێت لەسەر مۆزعی بەسیط ئەمە هەرێکە و لالوتین لە یەکتر کەیتۆن بێکردنایە ئەبێ بابەتە گشتیەکە خەمە گشتیەکەمان لە بەرچاوی نەک کورسێک و دوو دەنگ و سێ دەنگ و مۆزوعک لەوێ فڵان وای گۆت و ساڵەوە های گۆت و نا مۆزوعک گەورەکەمان لە بەرچاو زۆر سپاس بۆ مەحموود یاسین کوردی ڕۆژنامەنووس کە لەگەڵمانەوەی سپاس بۆ کاتەکەت سپاس بۆ جەناب سپاس بۆ هاوڕێکان